کۆبوونەوەکەمان بۆ ئەوە بوو قسەیەک لەسەر ئەوە بکەین چۆن ئێمە وەکو یەکێتی وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەتوانین پشتیوانیان بکەین و ئەوان کێشە و گرفتەکانیان چییە لە نەتیجەیە گەشتین ئەوەی کە دەبێت ئێمە هەماهەنگی و کاری پێکەوەی بەردەواممان هەبێت و سیاسەتی نوێ و ڕوئیای تازەی یەکێتی ڕوونکەینەوە بۆ کۆی مامۆستایانی کوردستان لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمان لە لیستی سەوزی ناو یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕاستی شاوی کە ئێمە تێگەیشتین ئەوەیە کە لیستی سەوزی یەکێتی مامۆستایانی کوردستان زۆر نیگەرانن لە مەسلەی بە ئەلکترۆنیکردنی مەسلەی خوێندن و پەروەردە لە ئەم ساڵا و پیان وایە ئەمە خزمەتی بەرەو پێشچوونی پرۆسی پەروەردە و فێرکردن ناکات بەگشتی کۆبوونەوەکە قسەی هەمەلایانەی کرد لەسەر ژیانی ڕێکخراوییان لەسەر ئەرک و مەهامەکانیان